ئەردۆغان لە هەرێم چی کرد و چی بە بەرپرسان وت؟ لەسەر هەناردەی نەوت و ئۆپراسیۆنە سەربازیەکان چ داواکاریەکی هەبوو؟ لەسەر گرێکوێرەکەی پارێزگای کەرکووک و پرسی هەڵبژاردن و تورکمانەکانی هەرێم داوای چی کرد؟ ناوەڕۆکی سەردانەکەی ئەردۆغان بۆ عێراق و هەرێم لەم شیکاریەی تیواردا ببینە. ڕەجەب تەیەب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا کەمتر لە 24 کاتژمێر لە عێراق مایەوە. ئەردۆغان و شاندا باڵاکەی دوای کۆبوونەوەیان لەگەڵ بەرپرسانی عێراق و واژۆکردنی چەندین ڕێکەوتن لە بوارەکانی هەماهەنگی سەربازی و دۆسیەی ئاو و بازرگانی و چەند شتێکی دیکە ئێوارەی دوێنێ ڕوویان لە هەرێم کرد. ئەردۆغان پێش سەردانەکەی بۆ عێراق بە چەند ڕۆژێک ئاشکرای کردبوو سەرێک لە هەولێریش دەدات. مانگی پێشوو تیوار وەک یەکەم میدیای کوردی ئەو زانیاریەی ئاشکرا کردبوو کە سەرۆکی تورکیا لە میانەی سەردانەکەی بۆ عێراق دێتە هەولێریش. فڕۆکەکەی ئەردۆغان و تیمەکەی 6 کاتژمێر لە خاکی هەرێمدا مانەوە لەگەڵ هەریەکە لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و دواتر سەرۆکی پارتیشدا کۆبوونەوە. سەرۆکی تورکیا هەر لە سەردانەکەی لەگەڵ چەند لایەنێکی تورکماندا کۆبەوە و با پێی زانیاریەکانی تیوار ئەردۆغان لەگەڵ بەرپرسانی هەرێم باسی پرسی ئاشتی لە باکوور و باشووری کوردستان نەکردووە. زۆربەی گفتوگۆکان لەسەر پرسی وزە و کارکردنی کۆمپانیا نەوتیەکانی تورکیا و لە ناویشیاندا هەناردەی نەوتی هەرێم بووە. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیان ئەردۆغان پێشنیازی کردووە هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتنێکی مامناوەند و شایستەی دارایی کۆمپانیاکانی نەوتیش کە ئێستا گرێکوێرەی بەردەم هەناردەی نەوتەکەیە بخرێتە ئەستۆی هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا و میکانیزمێکی گونجاوی بۆ بدۆزرێتەوە و تورکیاش هاوکار دەبێت بۆ ئەو بابەتە و ئاسانکاری دەکات. هاوکات ئەردۆغان داواشی لە بەرپرسانی هەرێم کردووە هاوکار بن بۆ ڕێکەوتنی هەماهەنگی سەربازی و ئەمنی نێوان عێراق و تورکیا بۆ پاراستنی ئاسایشی سنوورەکان، بەڵام بە هیچ جۆرێک باسی ڕاگررتنی ئۆپراسیۆنە سەربازیەکانی تورکیا لە خاکی هەرێم و هاوکات پرۆسی ئاشتی کورد لە باکوور نەکراوە. لە لایەکی ترەوە بە پێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار بۆ تیوار ئەردۆغان باسی پاراستنی مافی تورکمانەکان بۆ هەڵبژاردن و پرسی پارێزگاری کەرکووکیشی کردووە و داوای کردووە مافەکانی پێکاتەی تورکمان لە دوو پرسدا ڕەچاو بکرێت، چونکە مافی تورکمانەکان پرسێکی استراتیژی و گرنگە بۆ تورکیا. وەک ئەردۆغان باسی کردووە بە قسەی سەرچاوەکە دیدارەکەی ئەردۆغانیش لەگەڵ تورکمانەکان ئاماژەی گرنگی زۆری پرسەکەیە بۆ تورکیا. هاوکات بە پێی زانیاریەکان لە پاراوێزی کۆبوونەوەکاندا پرسی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەگەڵ ئەردۆغان باس کراوە، بەڵام وەڵامێکی ئەوتۆی نەبووە و وتوێتی بابەتەکە بە وەزارەتە پەیوەندیدارەکان دەسپێرێت و ئەوە پرسێکی ئەمنیە. ئەمە لە کاتێکدایە ماوەی ساڵێکە تورکیا گەشتە ئاسمانیەکانی بەڕووی فڕۆکەخانەی سلێمانیدا داخستووە.